دوای ئەوەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە تاپۆکردنی ئەو گەڕەکانەی کە لە شاری کەلاردان و تاوەکو ئێستا تاپۆنین لە سنووری شارەوانی کەلار لە کۆی 30 گەڕێکی ئەو شارە 13 گەڕەک تاپۆی نییە. بۆیە هاوڵاتیانیش بە گرنگەوە لەم بڕیارەی حکوومەت دەڕوان و داواکاریشن لە حکوومەت ڕەچاوی باری دارایی هاوڵاتیان بکات. سپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە بڕیارێکی باشیان داوە کە ئەڵێن ئەم ناوە تاپۆ ئەکەین. داوامان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری فەقیر و هەژار بکەن. دەرامەتی خەڵک ئیمڕۆ قەیرانە، توانایان نییە کە بتوانن ئەوەین کەن هاوکاریمان بکەن. دەستخۆشی لە حکوومەتی هەرێمەکەم بۆ تاپۆکردن ئەی ناوە ئەم بڕە پارایی سەنێ حەزەکەن بیکەینە ئاوەڕۆ و خزمەتگوزاری و ئێمەش بۆ دۆدەڵی خۆمان خانەکەمان چاکەین و کشی نزمە و قوڕە و زۆر پێخۆشحاڵی بەم کردەوە وم کارە کە حکوومەت هەرێمی کوردستان کە ئینشاڵڵا ئەنجامی ئەدات. ئەم تاپۆیە تا ئێستا چەند ساڵێکە هیچ ئەستراحەتێکمان نەکردەوە، هیچ ئەنجامێکمان نەبووە و هیچ شانازێکمان نەبیوە لەم گەڕەکانە. داواکاری ئەو پارەیە کە هاوڵاتیان داوایەکات بڕێ کەم بێت. توزە کەم بێت کە حرەکاتی بۆ پرۆژەی مەجالەکان هیچ مەجالێکمان نییە، هیچ ئەستراحەتێکمان نەکرد تا ئێستاش ئەنجامێکمان نەبووە. سەرۆکی شارەوانی کەلار دەڵێت بەم بڕیارەی حکوومەت زیاتر لە 10,000 خانوو لە سنووری شارەوانی کەلار سوودمەند دەبێت. ڕاشیگان ئەو بڕەپارەی کە بۆ تاپۆکردنی خانوو لە هاوڵاتیان وەردەگیرێت بڕیار دراوە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی ئەو گەڕەکانە خەرج بکرێت. بەسپاسەوە دوای ئەم بڕیارە هەموو ئەو هاوڵاتیانە ئەو ماڵانە دەبنە خاوەنی ڕسمی خانوەکانی خۆیان بە پارەیەکی زۆر ڕەمزی و کەم کە لەگەڵ نرخی زەویەکە زۆر فەرقی هەیە کە مترێک تاپۆکردن بە 3,000 بە 7,500 دینار دانراوە و خۆشبەختانە ئەم پارەیە جارێکی تر شارەوانی ئەتوانێت خەرجی بکاتەوە بۆ پرۆژەی خزمەتگوزاری یا بۆ تەسویەکردن بۆ ئفرازکردن و جیاکردنەوەی زەویەکان. ئەمە بۆ ئەو خانوانەی کە تاپۆیان نییە. بەشێکی ترما هەیە ئێمە لەو ماڵانەی کە شوێنەکانیان دژە نیشتەجێبوونن یاخود دەکەونە سەر ناوچەی سەوزایی یا خزمەتگوزاری گشتی یا بەر شەقام ئەکەون لە هەمان ئەم فەرمانە حەلی ئەو کێشەیەشی بۆ کردوین کە ئەم ماڵانە قەرەبوو ئەکرێنەوە بە پارچە زەویە کە لە 200 متر کەمتر نەبێت. وەکەوەی سەرۆکی شارەوانی کەلار ڕایگەان بۆ هەر مترێک خانوو بڕی 3 تا 7,500 دینار لە هاوڵاتیان وەردەگیرێت. ڕاشیگان سەرباری تاپۆکردنی خانوە بێتاپۆکان لە قەزای کەلار هەر لە بڕیارەکەی جێگری سەرۆکی حکوومەت ئاماژە کراوە بە تاپۆکردنی ئەو شوێن و مۆڵە بازرگانیانەی کە تاوەکو ئێستا لە سنووری شارەوانی کەلار تاپۆ نەکراون. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، کەلار.